بەڵە بەڕێزانەمە بۆ وەرگرتنی نوێترین زانیاری ئەم جارە داراوان حاجی حامیدمان هێناوەتە ناو ستۆدیۆی کورسات نیوزەوە و ئەم ئێوارەی لەگەڵماندا میوان دەبێت تاوەکو باسی ڕۆماڵێکی تایبەتی خولی فەڕەنسامان بۆ بکە کە لە سەرەتای ئەم ساڵەوە هەتاوکو کۆتایی وەرز ڕۆماڵی خولەکەی کردووە یاخو خولەکانی ئەوروپایی کردووە. ئێستاشدا داراوان لە نێو ستۆدیۆی کورسات نیوزە لە شاری سلێمانی لەگەڵماندایە. کاک داراوان زۆر بەخێر بێتەوە. زۆر سپاس کاکەژار بۆیەوە. داراوان ئێمە سەرەتا با لەوە تێبگەیم بزانین هۆکاری هاتنەوەی تۆ چییە بۆ ئەرێمی کوردستان؟ بەڵێ وەکو دیارە خولەکانی ئەوروپا زۆربەی زۆری بۆ یانەکان یەکلایی بۆتەوە. منیش بۆ سەرنی هەنێک پشوو بۆ پشوێکی کورد هاتوومەتەوە شاری سلێمانی و پشوەکە کورتە درێژخایان نیە کورتە. کاک داراوانە مە با بێنە سەر باسکردنی کاری ڕۆژنامەگەری و دواتریش باسی خولەکانەکەین و شێوازی بانگێژنامەکان و چۆنیەتی بەشداریکردن لە کۆنگرەکانە. سەرەتا ئەمانەوێت ئەوە بزانین چەند ڕۆژنامە نووسێکی گایە خودت بڵێن چەند کەسێک کە کاری وەرزشی ئەکات لە دەرەوەی وڵات هەیە بەڵام هیچ کەسێکیان وەکو داراوان حاجی حامید دەرنەکەوتووە کە داراوان حاجی حامید ئەبینی تەنها کوردێکە لە ئەوروپا ڕۆماڵی یاریەکانەکە، ڕۆماڵی چامپیۆنز لیگەکە، ڕۆماڵی یۆرۆپالی خولی فەڕەنسا ئەکات. هۆکار چییە یاخود بۆ ئەو کەسانە کە نەیانتوانیەوە بەڵام ڕۆژنامە نووسێکی وەکو داراوان حاجی حامید توانیەتی؟ بەڵێ دیارە من ئەمێ ئەوە کاکەژار بۆ بینەران ڕوونکەمەوە بەچ ڕۆژنامەنووسێکی وەرشی ئەو تێ ڕۆژنامەنووسی وەرشی ڕۆژنامەنووسی وەرشیمان هەیە لە سەرانسەری جیهانە کە ڕۆژنامەنووسی وەرشیە لە میدیا ئیژەکە بەڵام باوەڕی پێ نەکراوە لەلایەن ڕێکخراوی وەرشی جیهانیەوە کە پێی ئەوتێ IAPS بارەکاکەی لە سویسرا و لە وڵاتی ئیتالیایە لە ڕۆمای پایتەختە. IAPS واتە ڕێکخراوی نێودەوڵەتی وەرشی جیهانی. هەچ کەسێک لەم ڕێکخراوە ئەندام نەبێت ڕۆژنامەنووسی وەرشی نییە لەوەی ئەو ڕۆژنامەنووسی وەرشی بێ بۆ خۆی بەڵام کە ئەم ڕێکخراوە بڕوای پێ نەکرد ڕێکخراوێکی جیهانیە تایبەت کراوە بە ڕێکخراوی وەرشی. ئەگەر بێت و لەم ڕێکخراوە ئەندام نەبیت تۆ ڕۆژنامەنووسی وەرشی نیت. ئەگەر ئەبێت و ئەم ڕێکخراوە احترافت پێ نەکات لە قەوەرزشیەکانی کەی ئەوروپا بڕوات پێ ناکەن و نادیەکانی ئەوروپاش سەرانسەری نادیەکان لەگەڵ ئەم ڕێکخراوەیە ئیژەکەن. ئەگەر لەگەڵ ئەم ڕێکخراوەیە نەبیت تۆ واتە ڕۆژنامەنووسی وەرشی نیت بۆ ئەم ڕێکخراوە. چۆن ئەمێ ئەو زانیاریان ڕۆژنامەنووسی وەرزشی با بڵێن بەڵام باوەڕ پێکراونی لە جیهان هاتاوەکو ئەو ڕێکخراوە باوەڕت پێ بکە و داوەتنامە بۆ بنێرێ داوەتنامە بۆ بنێرێ کە تۆ لە ئەندام نەبووی لەو ڕێکخراوە کە لەگەڵ یانەکان لە ئەوروپا بیت و بڵێ من ڕۆژنامەنووسی وەرشیم یانەکان بڕوات پێ نەکەن لە ڕێکخراوەکە ئەندام نەبیت ئەوە شتێکی زۆر ناخۆشە بێت. چۆن منەمێ و بۆ بینەران ڕووکەمەوە چۆن ئەندام لەم ڕێکخراوە پێویستە یەکەم شت تۆ ئەزمونێکی باش هەبێت لە بواری ڕۆژنامەنووسی ئەزمونێکت هەبێت لە دوای ئەزمونت کۆ کردوێتەوە بابەتت هەیە لە لقەکەی خۆ خەڵکی هەر وڵاتێکی پێویستە ئەندام بیت لە لقی سندیکاکەی خۆ. واتە لە هەرێمی کوردستان ئێمە سندیکای ڕۆژنامەنووسانی وەرشی کوردستانمان هەیە یا سندیکای لقی سندیکای وەرشی ڕۆژنامەوانی عێراقمان هەیە. پێویستە یەکەم جار هەنگاو بنین ئەندامین لەو لقە پێش ئەو هەنگاوش ئەبێ ئێمە گرێبەستێکمان لەگەڵ دەستگایەکی وەرشیە هەبێ تۆ ئەو دەستگایە زۆر گرنگە بۆ نمونە من لەگەڵ کورسات نیوزیشەکەم ئەبێ کارتی ڕۆژنامەوانی دەستگای میدیایی وەرشی کورساتم هەبێت. دوای ئەوە ئەبێت ئەندامم لە لقی ڕۆژنامەنووسی وەرشی خەڵکی ئەو وڵاتێک من خەڵکی بۆ نمونە عێراقم جنسی عێراقی مێ پێویستە ئەندامم لە لقی ڕۆژنامەنووسی وەرشی عێراقی. لە دوای ئەوە لەگەڵ CV خۆت و ئەو بڕوانامانەی کە بەدەستی هێناوە لە سەرەتای کاری ئیشکردنەوە تا کۆتایی بە CVەک ئینێری بۆ IAPS مانگانە یاخود 3 مانگجارێک کۆ ئەبێتەوە لەسەر ئەم CV تۆ بڕیار ئەیە بە زۆرینەی دەنگی ئەندامەکان تۆ ببیتە ڕۆژنامەنووسی وەرشی لەم لقە یاخود نەبی. من بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێ کە بەس بۆ داراوان حاجی حامید لە ئەوروپا ئەتوانێت ڕۆماڵی ئەوانە بکە من هەموو مەرحلەکانم تێپەڕانەوە لە 2006 کاری میدیایەکەم لە کوردستانەوە تا 2011 من سەرەتا پەیمانگای پەروەردەیی وەرشی سلێمانیم تەواو کرد. لەدوای ئەوە خۆم لەسەرەکی خۆم و ماڵەوە چوومە دەرەوە بۆ خوێندن. من پێم خۆشە ئەوەش بۆ بینەرانی خۆشەویستی کورسات ڕوونکەمەوە کە دەستگای میدیایی کورسات منی نەناردووە بۆ ئەوروپا یعنی من لەسەر ئایدی خۆم ڕۆشتم بۆ خوێندن ینی بینەران لە سوۆشیال میدیا ئەیبینین زۆر ڕەخنە لە کورسات دەگرن کە کورسات بە پارەیەکی زۆر ئەم کەسیان نردووە گرینەکانیان کڕیوە نەخێوان نییە. من خۆم ڕۆشتوم لەوێ 2 ساڵ خوێندن تاوە لەسەر ئەکی خۆت ڕۆشتوی لەسەرکی کورسات نەڕۆشتوی ئەوەیە کە تۆ لێەوە کار بۆ دەستگای میدیایی کورسات دەکەیت تاوەکو لێەوە بابەتەکان بنەریتەوە بۆ کورسات نیوز بۆ بێگومان
خوێندنم دەست پێ کردو لە خوێندنی زمان لە فەڕەنسا لە شاری لیۆن 2 ساڵ زمانم خوێندووە ساڵێکیان بۆکالۆرسم تەواو کردووە دواتر ماستەرم تەواو کردووە لە دوای خوێندنی ماستەر ئەمە لە بواری میدیایە دەستم کردووە بە گرێبەستم لەگەڵ کورسات کردووە خۆشم داوام لە کورسات کردووە کە من ئیشم لەگەڵ ئەم دەستگایە ئەوانیش بەسپاسەوە ئەمەیان قبول کردووە لەگەڵ دەستپێکردنی من لەگەڵ دەستگای میدیایی کورسات خۆم لە وڵاتی فەڕەنسا ئەژیم ساڵێک دەرزم بووتەوە بە خوێندکارانی کۆلێژ مافی پەنابەریم وەرگرت لە وڵاتە کە مافی نیشتەجێبوونم لە وڵاتە وەرگرت دوایی دەستم کرد بە خوێندنی دکتۆرا لە بواری میدیا لەوێەوە تەقدیمم کرد بۆ ئەوەی پێش ئەوەی لەگەڵ دەستگای میدیایی کورساتی شکەم تەقدیمی کارتی IPSم کرد بە CV کۆبوونەوە لێژنە کە ژانی میلۆ سەرۆکی ڕێکخراوەکەی بڕیاریانە من بمە ئەندام لەوێ کە بوومە ئەندام و کارتی ڕۆژنامەوانی IPSم وەرگرت لەوێەوە کلیلی دەرگاکان کرانەوە بۆ ئەوەی بتوانیت تۆ ڕووماڵ بکەی دوای ئەوەی کارتی IPSم وەرگرت توانیم بمە ئەندام لە لقی سندیکای ڕۆژنامەنووسانی فەڕەنسا ئیتالیا و لقەکانی کە لەو ڕێگەیەوە توانیمە زۆرترین کات متمانەی یانەکان بەدەست بێنم بەشدار بم بۆ ڕووماڵەکان دوای ئەوەی کە گرێبەستم لەگەڵ دەستگای میدیایی کورسات کرد کورسات توانی بە پاڵپشتی کورسات توانیم تاوی ئەو ڕووماڵانە بکەم کە بینەری کورد کە ئێستا شانازی پێ بکەم بەڵێ کاکداران پێم وابێ ئەو کارتە ئەگەر تۆ بڵێم بۆ نمونە ئەگەر من لێرە ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان بم ئایا ئەمەش ئەتوانرێت لەوێ ئیشی پێ بکرێت خود تەنها بێ لە دەرەوەی کوردستان بێ بڵێن لە عێراق بێ هەرێمی کوردستان لەوێ باوەڕپێکراوە یا خود تەنها بێ سەر بە ڕێکخراوی چۆنەڵێ ڕۆژنامەنووسی عێراق بی هەرێمی کوردستان باوەڕپێکراو نییە لەوێ بەڵام من لەسەر خەت بووم ئەم 2 ساڵە قسم لەگەڵا کردوون کە سندیکای ڕۆژنامەنووسانی وەرشی عێراق لەگەڵ ڕۆژنامەنووسەکانی کوردستان هەماهنگ نین پێکەوە ئەمەمان تێگەیانون کە ناتوان هاوکاری ڕۆژنامەنووسەکانی هەرێمی کوردستان بکەن لە هەرێمی کوردستان پێم گەیانون کە ڕۆژنامەنووسی بەتوانای بەهێزەیە لە دەستگاکان ئەگەر بێنە دەرەوە ئەتوانن لە من زیاتر ئیش بکەن بۆیە پێویستە ئێوە گویان لێ بگرن ینی قسەم لەگەڵا کردوون تەنانەت لەسەر خەتین وەکو دەستگای میدیایی کورسات سەرۆکی لیژنەی ڕۆژنامەنووسانی وەرشی جیهانی کە من چۆن لەم ستۆدیۆ دانیشتم ئەوان بینەوە ئەم ستۆدیۆ بتوانین گفتوگویان لەگەڵا بکەین گفتوگۆشمان لەگەڵا کردوون بێنەوە ئێرە سیمیناریان بۆ ڕێخین تاکو لە نزیکەوە ڕۆژنامەنووسەکانی ئێرە ببینن بۆ ئەوەی لە داهاتوە زۆرترین ڕۆژنامەنووسی وەرشی بتوانێت ببێتە ئەندام کە ڕۆژنامەنووسی وەرشی بێت ببێتە ئەندام لە ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی وەرشی جیهانی IPS بۆ ئەوەی بتوانێت ڕووماڵی چالێکی گەورەکان بکە بێتە دەرەوە ڕووماڵی ئەم نادیانە ببینێ بۆ ئەوەی بینەری کورد بتوانێت ئەمەی لە پشتی شاشەکەەوە ڕوئەیە لە دەرەوە یاریگاکە ئەو بینەر یاریگا ئەبینێ ئەوەی لە دەرەوە یاریگاکە ڕوئەیە ئەم لە دوانانی یاریگان ببینێت ئەمە کارێکی باشە بێت بۆ ڕاگەیاندنی کوردی بۆ ڕۆژنامەنووسانی هەز ناکەی تۆ ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان خۆیان کەم تەرخەمن لەو بوارەدا بۆ پێی هەنێک لە ڕۆژنامەنووسی برادەر هەیە باسەکات کە لە 5 ساڵ لەمەوبەر زیاتر لە 5 ساڵە بێ وێنەشی یاوە بە ڕۆژنامەنووسانی کوردستان بەڵام تاوەکو ئێستا باجی یەکێتی ڕۆژنامەنووسانی کوردستانی بۆ نەکراوە تا ئێستا بۆی نهاتۆتەوە باجەکە هۆکار چی ئەمانە ئایا تەنها خەتا یاخود بڵێن تەنها خەلەل ڕۆژنامەنووسەکە یاخود سندیکای ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستانیشە بەڵێ کاکەژار بەڕێی من ڕۆژنامەنووس وەکو ڕۆژنامەنووسی وەرشی کەم تەرخەمە سندیکای ڕۆژنامەنووسانی وەرشی کوردستانیش کەم تەرخەمە کەم تەرخەمی سندیکای ڕۆژنامەنووسانی وەرشی لە کوردستان ئەوەیە هەست بە مەسئولیەتی خۆی ناکە من ئەوەی لە نزیکەوە ئاگادار بم سەرۆکی لیژنەی ڕۆژنامەنووسانی کوردستان بەڕێز کاک جەلال پەرشان ئەندامی ئەنجومەنی محافزیشە نایەت ئیستیقالە بکە بۆ کەسێکی کە و جێگەری لیژنەی ڕۆژنامەنووسانی وەرشیشمان هەیە کە لەسەر برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان نهاتون شوێنەکانیان پڕکەنەوە ینی ئێستا سندیکای ڕۆژنامەنووسانی وەرشی کوردستان ماوەی ساڵێکە ساڵ و نیوەکە تا 2 ساڵە کۆ نەبووەتەوە ئەمە کەم تەرخەمی لەوانەوەی هەست بە مەسئولیەت ناکەن کە لێرە ڕۆژنامەنووسانی وەرشی کوردستان بوونەتە قوربانی هەنێکیژێ باجی هەیە و هەر بەلای کاری وەرزشی کاری وەرشیشان ناچێت بەڵام کەم تەرخەمی ڕۆژنامەنووسانی وەرشی لێرە چیە پێویستە کۆ ببنەوە پێویستە کۆڕ و سیمینار بکەن زەخت بخەنە سەر سندیکای ڕۆژنامەنووسانی وەرشی کوردستان و بتوانن بگرن مزاهرە بکەن بۆ ئەوەی ئەم سندیکایە کۆ بێتەوە ئەم سندیکایە چالاک بکرێ بەڕاستی کاکەشان من لە ئەوروپا هەنێک هەنگاومنا بۆ ئەوەی بتوانم هەنێک لە کەسایەتی وەرشیەکان ڕۆژنامەنووسەکان بێنمەوە بەڵام کە پرسیاریان لێکەی سندیکای ڕۆژنامەنووسانی وەرشی کوردستان لێرە ئەمان یەک نەبن من بۆ لای کێ بیان هێنمەوە ینی ناتوانین تۆ لەگەڵ لقەکانە مامەڵە بکەی دوایی تۆ سەرۆکی ئەو ڕێکخراوە بێنیتەوە لە ڕێی چ کەسێک ئەهێنرێتەوە بۆ سلێمان یاخود بۆ کوردستان بۆ هەولێر بۆ دووەک بۆ هەر شارێکی کوردستان بێ لە ڕێی کێوەی هێنیتەوە چۆن پێشوازی لێ ئەکرێت لە حاڵەتێکە ئەگەر ئەوە ڕوو بدات
بەو پێی کە لێرە سندیکای ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان وەک باست کرد ئەگەر لە ناوخۆیانە یەک نەبن ئەگەر بێت و یەک نەبن بەم شێوازە بەردەوام بێ بە سپاسەوە من لەگەڵ دەستگای میدیایی کورسات قسەم کردووە بەڕێوەبەرانی دەستگای میدیایی کورسات هەموو پشتگیریکی خۆیان بۆ من دووبات کردێتەوە بە پاڵپشتی ئەوان و بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات من ئەوێنمەوە بۆ سلێمانی لە ڕێگەی لقی سندیکای ڕۆژنامەنووسانی وەرشی کوردستانەوە هەوڵی خۆمانەین ئەخینەگەر بۆ ئەوی بتوانین زۆرترین ڕۆژنامەنووسی وەرشی بەنێو دەوڵەتی بکەین لە داهاتوو. بەڵێ کاک دارانەمە پێشووتر باسی شتێکمان کرد کە بینیمان وەک باسمان کرد بین سپۆرت و سکای سپۆرت و ئەم چەند کەناڵێکیکە کە دیاریکراون مافیەوەیان هەیە کە یاریزانەکان بێ بەرامبەر لێدوان بۆ کەناڵە بدەن بەڵام ئەبینین هیچ مایکی کەناڵێکی عەرەبی تر یاخود چەند کەناڵێکی تر کە تایبەتن بە وەرزش نایبینین لە پاڵ ئەو مایکانی کە ئێستا نەمانێنان مایکی کورسات نیوزی ژەبینین لە بەردەم یاریزانە گەورەکاندا کە لێدوانیان لێ وەرئەگرێ ئەمە لە کاتێکدا ئەم یاریزانانە بۆ کورسات نیوز و بۆ دەستگای میدیایی کورسات فرینین یاخود بڵێن ناتوانن لێدوان بدەن بۆ کەناڵە. بەڵێ کاکەشار ئەو ڕۆژنامەنووسە وەرشیانەی کە با بڵین ئێستا وەڵامی پرسیارەکە دێمەوە کە کارتی IPSیشان هەیە کە ڕووماڵی چالەجەکانەکەن لەوێ هەندێک کات یاریزانەکان لێدوانیان بۆ نایەن لە کاتێکە ئەبینین دەستگای میدیایی کورسات بەردەوام لە ڕێگەی یاریزانەکانەوە ئەو زانیاریانیان ئێمە توانیمانە ئەو زانیاریانە بگوازینەوە. هۆکارەکەی چییە؟ کەناڵی BN سپۆرت، کەناڵی سکای سپۆرت، کەناڵی BBC ئەمانە ئەو بەخش مافی ئەویان هەیە ئەو یاریانە بگوازنەوە لە یاریگا جیهانەکان بۆیە ئەم یاریزانە بە ئیجباری هێتە بەردەم ئەم پەیامنێرەی ئەو دەستگایەکە یاریەکان ئەگوازێتەوە قسەی بۆکە. هەنێک لە ڕۆژنامەنووسەکانی فەڕەنسا جاری وایە بە من ئەڵێن بەوە ناوتی ڕۆژنامەنووسی وەرشی ئەو یاریزانەکە کڕیوێتی هێتە بەردەمی بۆی قسە بکە بۆ بەمەجبوری ئەو یاریزانە بێ قسە بکە چکە خولەکەی کڕیوە. بە ئێمە ڕۆژنامەنووس ئەوتر ڕۆژنامەنووسی وەرشی واتە ڕۆژنامەنووسە فەڕەنسیەکان خۆیان ئەڵێن کە ئێمە بۆ دەستگایەک ئیشەکەین مافی بەخشکردنی ئەم یاریانە نییە واتە یەک دینار یەک پارە ناین بە ئەو بۆ منە لیگا پریمە لیگەمانە ئێمە پاریان ناینێ و قسەشمان بۆکەن ئەمە هۆکاری قسەکردنەکە ئەوەیە بۆ علاقاتی شخصی ئەگرێتەوە لەگەڵ ئەم یاریزانانە بەردەوام بۆ منە من لەگەڵ ینی مۆناکۆیە علاقاتێکی شخصی زۆر زۆر بەهێزم هەیە لەگەڵ ینی یۆڤانتۆس لەگەڵ ینی بەرشۆنە ڕیال مەدرید یانەکانی کە ئەمە بۆ گەڕێتەوە متمانە بوون زۆر گرنگە لە نێوان یاریزان و دەستگاکە و پەیامنێرەکەیە. من هەنێک لە ڕۆژنامەنووسان ئەناسم کە لە ئەوروپان کار بۆ دەستگاکەی خۆیانەکەن هەنێک کات یانەکە بانگێشتی کردووە نەچووە سێ-چوار جار نەچووە ئیتر بڕیاریاوە ئەو لێت نەهاتەوە بۆ یاریزانە بەو پەیامنێرە هەمان کات واشی کردووە بەڕێوەبەری وەرشی ئەویانەیە وتوێتی ئەگەر کاتێک کە قسە کرد بۆ میدیاکان بۆ ئەم میدیای قسە نەکەی چکە ڕێزی لەم هینەکەی ئێمە نەکردووە کە بانگێشمان کردووە داوەتنامەکە بەڵام ئەو داوەتنامە ئەو بانگێژنامانەی کە بۆ ئێمە هاتووە من بەبێ دوودڵی یەکسەر ڕۆشتم بە پاپشتی ئەگەر نەڕۆیشان بانگێژنامەیەک بنێرێت و نەڕۆشت ئەو کاتە ئەو متمانێش بە تۆ ناکرێت کە تاوەکو چاوپێکەوتنیان لەگەڵا بکەیت بانگێشت ناکاتەوە جارێکیکە ئەگەر بانگێشت بکاتەوە یاریزانەکە نایڵ قسە بۆ بکە بەڵام ئێمە ئەو توانیمانە بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات بە سوپاسەوە لەگەڵ بەڕێوەبەرانی ئێرە بەردەوام لەسەر خەت بووم بۆ هەموو بانگێژنامەکە ئەوان منیان حور کردو بۆ ئەوی بتوانم بڕۆمە یانەکان بۆ ئەوی گفتوگوان لەگەڵاکەم ڕۆشتوم ئەو توانیمە ئەو علاقاتە شخصی دروستکەم لەگەڵ یاریزانەکان و ئەو پەیوەندی دروستکەم لەگەڵ بەڕێوەبەری یانە وەرشیەکان بۆ ئەوەی بتوانین زۆرترین کات ئەو یاریزانانە لێدوان بۆ ئێمە بن ئەوەش ئەبینین کاکەژار لە کاتی یاریگاکانە کاتێک کە چاوپێکەوتن لەگەڵ یاریزانەکانەکەم دوا بە دوای یاریەکە ئێمە لانیکەم 5-6 یاریزان بۆ مایکی کورسات نیوز قسەی کردووە ئەمە جارێکیان من جەمال جەبەلی پێوتم ئێمە بەخش ئێمە کڕیوانە بێن سپۆرت بەقەر کورسات نیوز من لێدوانم لە یاریزانەکان وەرنەگرتووە یعنی ئەم علاقات شخصیە وای کردووە کە ئێمە بتوانین لەگەڵ یانە وەرزشیەکان و لەگەڵ بەڕێوەبەرانی یانە وەرزشیەکان ئەو علاقات شخصیە دروستکەین بۆی بتوانین زۆرترین زانیاری و زۆرترین وەرزش بینەوە بە بینەرانی کورسات نیوز ینی ئەم پەیوەندیە بۆ یانەکان ئەگەڕێتەوە کە توانیمانە تا ڕادێکی پەیوەندی تایبەتی و نزیکەیەکە واشی لە ئینڤانتینۆ کردووە لێدوان بۆ کورسات نیوز بدات و دواتر بڵێن ئاژانسی ئاسۆشیتد پرس کە یەکێکە لە ئاژانسا بەناوبانگەکان وێنەی کورسات نیوز بگرێت و یاخود بە مایکی کورسات نیوزەوە هەواڵەکەی ئینڤانتینۆ بڵاو بکاتەوە. کاکەژار ئەوم پێخۆشە بۆ بینەرانی ڕوونکەمەوە یاری نێوان فەڕەنسا و ئیتالیا بوو لە شاری باری بانگێشکرا بووین لەلایەن یەکی تۆپی فەڕەنساوە ینی ئەمە نەک جێگەی شانازیە بۆ کورد و کورسات نیوز بۆ هەموو کورد دەتوانم بڵێم من بە نوێنەرایەتی زۆربەی زۆری ڕۆژنامەنووسە فەڕەنسیەکان لەلایەن یەکێکی تۆپی فەڕەنساوە بۆ ڕووماڵە بانگێشکرا من ئیڤانتۆنی پێشتر سەرۆکێکی تۆپی جیهانی فیفا کاتێک ئەو تیر و پشکی
خولیانە پاڵەوانەکانی یۆرۆپالیگی ڕاکێشا کۆن پێشەوەی بێتە سەرۆکی فیفا ئەو عیلاقاتە شخصیم لەگەڵی دروست کردووە کاتێک کە بووە سەرۆکی فیفا لەو هەمووینا کە ئەزانێک خەڵکی کوردستانی عێراقم لەو هەموو ڕۆژنامەنووسانە من گوتم ئەتوانی گوتی بەس بۆ ئەم قسەکەم بەس بۆ من قسەی کرد لە هەموو لە زیاتر لە 250 ڕۆژنامەنووس وتی من بۆ پەیامنێری کورسان نیوز قسەکەم ئەوە کوردی عێراق و پێشتر ناسیمەوە لە هینەکانی کە کاتێک کە من پێشەوەی بمە سەرۆکی فیفا لەگەڵ یۆفا ئیشم کردووە وەکو تۆپ ڕاکێش تیر و پشکەکەم ڕاکێشاوە من ئەمەم ناسیوە ئەشوت پرێز هات من مخابەنەمە کرد سوورەکەی ئێمەیان برد وتی ئەتوان بوتم بەڵێ ئەتوانی بینێری بۆ هەموو دەستگاکانی جیهان لەوێەوە بۆ هەموو دەستگاکانی جیهان ڕۆی لە کەناڵی بێن سپۆرت کە بەناوبانگترین کەناڵ لە سەرانسەری جیهانە ئێستا خولەکان ئەگوازێتەوە هەواڵەکەی کورسات نیوزی کردەوە بە هەواڵی خۆی بردیانی ئەمە جێگەی شانازیە جگەرەوەی بۆ کورسات بۆ بینەری کورد بۆ ڕاگەیاندنی کوردی کە بەڵام زۆرێک لە ڕاگەیاندنە کوردیەکانی ژە وێنەیان بڵاو نەکردەوە ئەویان بەڵام بێن سپۆرت و ئێوە هەر بێن سپۆرتان سوورەکەتان بۆ گەشتووە من ڕۆژنامە پەیامنێرە هاوڕەکانی خۆم وەکو BBC و سکای سپۆرتوانە ئەمە لەگەڵەوەی وێنەکەمان لەلایەن تۆ بۆ هەر لە ئاسۆشیتد پرێسی شەوە وێنەکەمان هەر پێگەشت کە بینیمان هەر هەمان وێنەیە کە تۆ تۆمارە کردووە بۆیە هەر وێنەکەی تۆمان بەکارێنەوە کاک دارەوان ئێمە یاخود تۆ کە ئەچی بۆ ڕووماڵکردنی یاری چامپیۆنز لیگ بیان یۆرۆپا لیگ بیان خولی فەڕەنسا بێگومان لەگەڵەوەشدا چەند گرفتێک دێتە ڕێگەت ئایا و گرفتانە کە چین دێنە ڕێگەت ئایا ئەبێتە هۆی ئەوەی کە بێزارت کە یاخود چ تەئسیرێکی خراپی لەسەر تۆ بەجێڵ بەڵێ کاکەشار من ئەمێ ئاماژە بۆ بکەم لە پرسیارەکەی توە کە من دەستگای میدیایی کورسات هەموو هاوکاریی منی کردووە وەکو هاوکاری بەڵام ینی وەکو هاوکاری بەڵام من هەوڵم ماوە دایمە زۆرترین زانیاری و زۆرترین راپۆرت بەمە بینەران بەکەمترین پارە بۆی کەمترین پارەی تێبچێ من لە فەڕەنسام لە وڵاتی فەڕەنسا ئاژیم خۆم بینەران لە سوشال میدیا بۆ گرێەوەکەن بۆ زیاتر لە خولی فەڕەنسایان من لە خولی فەڕەنسا ئەگەر ڕووماڵ بکەم جگەلەوەی مقابلەی یاریزانەکان و چاپێککەوتن لەگەڵ یاریزانەکان ئەکەم لە ڕووی مادیەوە هیچ پارێکی تێناچێت چکە خۆم لەوێ ئەژیم بەڵام تۆ بۆ یاریەک بڕۆیت بۆ منە یاریی خولی ئیتالی ئەگەر بڕۆیتە ئەوێ ئەمە پارێکی زۆری ئەوێ ینی ئەم سەر و ئەوسەر ئەچین بۆ یاری بەهێزەکان ئەڕۆین بەڵام ئەمانەیە زۆرترین ئیش بکەین بە کەمترین پارە من یاری کۆتایی سۆپەری ئەوروپا بوو لە نێوان ڕیال مەدرید و ئیشبیلیە ساڵی پار کە ئەنجام درا لە ترۆنهایم لە وڵاتی نەرویج من خۆم بە پاس ڕۆشتوم ڕوادە بێ بینەران سەگلی ئەومان لێکن ئەڵێن کورسات ینی پارێکی هێچگار زۆر سەرف ئەکات بۆ بینەران ڕوون بێتەوە کە کورسات پارێکی زۆر سەرف ناکات من نەمهێڵاوە ئەوان ئەگەر بۆشم سەرفکەم من پێم خۆشە بە زۆرترین ئیش کەمترین پارە سەرفکەین ڕۆشتوم بە پاس ڕۆشتوم بۆ وڵاتی نەرویج و بە پاسیش گەڕاومەتەوە بۆ فەڕەنسا بۆی بە کەمترین پارە زۆرترین ئیش بکەین بۆ بینەرەکانمان لە وڵاتی نەرویجیش زۆربەی زۆری یاریزانەکانی وەکو سێرجۆ ڕامۆس و کاپتنیکە ڕیال مەدریدە و وەکو تۆمی کروز و وەکو یاریزانەکانی کە ئێمە لێدوانمان لێوەرگرتوون لە کۆنگرە ڕۆژنامەکەشدا زەیدان یەکەم پرسیار لە ڕێگەی مایکی کورسات نیوزەوە جەختی لەوە کردەوە کە یاریزان نەکرێت و یاریزان ئێنێتە یانەکەەوە ینی زۆربەی کاتیش لە کۆنگرەکانە یەکەم پرسیارمان دراوەتێ هۆکارچێکە زۆر جار لە کۆنگرە ڕۆژنامەوانەکاندا جا هی ڕاهێنەر بێ یاخودی یاریزانان بێ پێش یاری چامپیۆنز لیگ بیان خولەکان بێ زۆر جارە بینین یاخود خۆت باسیەوەکەی کە یەکەم پرسیار ئەدرێت بە کورسات نیوز و کورسات نیوز پرسیارەکات هۆکارچێکە لە زۆرێک لە کۆنگرەکان ئەمە ڕوو دەدات پێشتر ئەوەشم بۆ ڕوون کردیتەوە هۆکارەوەیە کە پەیوەندی ئەو ئەو کەسی کە لەگەڵ زەیدان دانیشێ ئەو ئەڵێ بە ڕۆژنامەنووسەکان پێشەکی کە لە کۆنگرەکە ئەڵێ ئەو ڕۆژنامەنووسانی ئەنەوێ پرسیار بکەن دەست بەرزکەنەوە کە هەموو زۆری ڕۆژنامەنووسەکان دەست بەرزەکەنەوە عادەتەن ئەو کەسە بەڕێوەبەری یانەکەیە لەگەڵ زەیدان دانیشێ ئەو بەڕێوەبەری یانەش ڕۆژنامەنووسەکان ئەوانەی کە ناسی زیاتر یەکەم جار پرسیاریانەتێ ئەو کارەکەشەوەیە کە من پەیوەندیکی باشم دروست کردو لەگەڵ بەڕێوەبەری یانەوەشەکان بەڕێوەبەری ڕاگەیاندنی یانەوەشەکان کە کاماناسن یەکەم پرسیارمانێنێ هەنێک کات من لە خولی فەڕەنسا کە من ڕۆژنامەنووسێکی کوردی عێراقم زۆربەی کات یەکەم پرسیار لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکان دراوە بە من چونکە زۆربەی کات ئێمە ینی کە پێشەوەی پرسیارەکە بکەین لەگەڵ برادرانی بەشی وەرشی دەستگای میدیایی کورسات ئاماژەمان بەوەیەوە چ پرسیارە بکەین ینی ئەوان پرسیار دانێن چ پرسیارە بکەین لەم ڕاهێنەرە ئەگەر پرسیارە بکەین کە بێتە مانشێت بۆ بێتە سەرچاوە بۆ ڕۆژنامە و دەستگاکانی کە لە یاری نێوان مانچستەر یونایتد و ساندتیان پرسیاردرا بە کورسات نیوز من پێشتر لەگەڵ بەڕێوەبەری بەشی وەرشی کورسات نیوز گفتوگۆم کرد چ پرسیارێک ئاراستە بکەین پرسیارێکی لێکردم کە ئایا وەرزی داهاتوو وتی ئەو پرسیارێ بکە ئایا وەرزی داهاتوو مەرینۆ ئەگەڕێتەوە بۆ ڕیال مەدرید یاخودنا ئەم پرسیارم لێکرد یەکەم پرسیاردرایە ئێمە بە حکمی ئەو عیلاقات شخصیە لەگەڵ بەڕێوەبەریانەکان کە پرسیارەکەشمان کرد
زۆربەی زۆری دەستگاکانی جیهان ئەو پرسیاریان بڵاو کردەوە کە مۆرینۆ ئاشکرای کردووە لە ڕێگەی ڕۆژنامەنووسێکی و پرسیارێکی ڕۆژنامەنووسی وەشی کورسان نیوزی کوردستانی عێراق وەرزی داهات و ناگرێتەوە ڕیال مەدرید ئەمەی ئەس و مارکا کردیان بە مانشێتی گەورە ڕۆژنامەکانی ئینگلترا کردیان بە مانشێتی گەورە ئەمانە ینی وای کردو هەنێک کات جگەلەوەی کە یەکەم پرسیارمان ئەدرێتێ و کورسان نیوزیش بۆتە جگەلەوە بۆتە سەرچاوەیەکی زانیاری لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکاندا بۆ دەستگاکانی کە بەڵێ داڕوانێمە هەنێ جارە بینین کە ڕۆژنامەنووسەکانیش ڕۆژنامەنووسە بیانیەکانجا ئەو ڕۆژنامەنووسانەی کە لەوێ ئامادەن هی سەرجەم کەناڵەکانی جیهان بەشێکیان یاخود زۆریان لێدوانیان بۆ کورسان نیوز داوە ئەمانە هەر لە ڕێگەی و پەیوەندیەوە یاخود هیچ کاتێ نیانوتووە یاخود وتوانەکە ئێمە ناتوانین لێدوان بین یاخود بە خۆشحاڵیەوە هاتوون لێدوانیان داوە من ینی ئەو علاقاتەوە زۆر دەورە بینێ بەڵام دایمەن من دوا بەدوای کۆنگرە دوا بەدوای یاریەکە کە یاریەکە تەواو بێ بەڕێوەبەری وەشی یانەکە ئەمان بینێ پێشتر پیان ئەڵێم بەڵام ئێمە لە وڵاتێکەوە هاتوین کە کەمترین کات مافی ئەومان هەبووە کە یاری بەهێز ببینین یاری لە پێشەوە ڕۆژنامەنووس بێت ڕووماڵ بکە لەبەروی من ئێستا کوردم لێرام بەتەنها یعنی وەکو ئەوانە نییە کە 5-6 ڕۆژنامەنووسی فەڕەنسی هەیە با مافی ئەومان هەبێت کە ئێمە لێدوان وەرگین لەم ڕۆژنامەنووسانە ئەمەش وای کردووە کە ئەوان ڕێز لەو هینە بگرن ڕێز لەو پەیوەندیە بگرن ئەوان جەڵەن لەبەر ئەوی تۆ زۆرترین کات هاتووی بۆ ڕووماڵی ئێمەکەین ئەو جگەلەوەی کە سپاسی منەکە ڕووماڵیانەکە یەکەم بە بینەرەکانی خۆمیان ناستێنم لە ڕێگەی ئەم ڕووماڵەوە بینەرەکان ئەم ڕووماڵە بین عاشقی ئەویان نابن ئەویش تەسیراتی ئەبێ لەسەر یاریزانەکە کە یاریزانەکە زۆرترین کات بۆ من قسەکە بەڵێ دەڕوانێمە بینیمان لە پاڵەوانەتی یاخود بڵێن پاڵەوانەتی هەڵبژاردەکانی ئەوروپا بۆ تۆپی دەست بینیمان بامان شێوەماکی کورسات گەیشتەوێش و لە دوانی لە یاریزانان و یاخود یاریەکان بڵاو دەکردەوە ئەمەیان چۆن بوو با بڵێن یانەکانی تۆپی پێ زیاتر لە ڕێ لاقاتی شخصیەوە بوو بەس لە یاری تۆپی دەستیشتا بامان شێوەیە ڕووماڵێکی تایبەت کرا لەسەر و پاڵەوانێتی ئەگەر کارتی آیپس دەبێ لەگەڵ کارتی سپۆرت پرسی لقی سندیکای ڕۆژنامەنووسانی فەڕەنسا ئەو پاڵەوانەتی مۆندیالی تۆپی دەست بوو مافی ئەوە هەیە تۆ داوا پێشکەشکەی لەگەڵ ئەو دوو کارتی ئەگەر ئەو دوو کارتت هەبێ داوا پێشکەشەکەی وەڵام بدێنەوە ئایا قبولت بنێ یاخود نا هەندێک لە کار و چالێکەکانی خۆتیان بۆ ئەنێری کە لە ڕابردوودا کردوتە ئەویش دراسەیەکە بەڕێوەبەری ئەو تۆپی دەست هییان ڕۆژنامەنووسەکانی یانەکانی تۆپی دەست یا وڵاتەکانی تۆپی دەست لەگەڵ ئەو لەقا دراسەیەکە ئاخود قوبڵێ باتیانە من پێشتر ئیمێڵم نردبوو بە خۆشحاڵیەوە قوبڵیان ناینێ و ئەوشمان ڕووماڵ کرد ینی ئەوە بە کارتی آیپس و سپۆرت پرێس دەکرێت واتە هەموو شتێک لە ڕێگەی کارتی آیپسەوە کرێت چ بۆ هەموو بۆ خۆ لە یاریە وەرشەکان و خۆ لە وەرشەکان بۆ پاڵەوانەتی ڕۆلان گاڕۆسی تێنسی سەرزەوی ئایا هیچ چالاکیەکە بێت لە بڵاوکردنەوەی وێنە و زانیاری لەسەر پاڵەوانێتێکە بەداخەوە کاکەژار من قبوڵیشم وەرگرتووە بەڵام داوای لەبردنم لە ڕێکخراان کرد کە هاتوومە توێرەت من تاکو ئەو کاتێ گەڕێمەوە پاڵەوانەتەکە توانم بڵێم تەواو بێ 15 بۆ 20 ڕۆژ لێرە بم ناتوانم ئەو ڕووماڵ بکەم ئەتوانم لێرە شەوە داوای لەبردن لە بینەرانی وەشی کورسان نیوز بکەم بۆ یاری کۆتایی خولیانە پاڵەوانەکان و یۆرۆپا لیگیش هینمان بۆ هاتووە بانگێژنامان بۆ هاتووە بەڵام بە بۆنەی گەڕانەوە بۆ بەسەربردنی هەنێک پشوو لە شاری سێمانی و لە شارەکانێکی کوردستان کە ناتوانم ئەو ڕووماڵانە بکەم بەڵام بۆ یاریە دۆستانەکان بۆ جامی سۆپەر کە لە نێوان یان مانچستەر بێ یان ڕیال مەدرید بێ یان یوڤنتوس بێ کە ئەنجام بدرێ بۆ ڕووماڵەکانی کە ئامادە بم بەڵام بە بۆنەوە ناچمەوە ڕۆڵاند گەڕۆ سەرچەنە قبوڵمان وەرگرتووە بەڵام هەوڵێم من لە پاڵەوانتی گرانژلامی ویمبڵدنی بەریتانیا و یۆز ئۆپنی ئەمریکا ئامادە بم کە لە نیویۆرک دەڕوان بێگومان تۆ لەوێ خۆت کامێرەمانیشی لەم کاتانەیە تا چەند گرفتە بۆ دروست بووە کە لێدوان لە یاریزانێک گۆرەگری یاخود لە کۆنگرێک کابی دانانی کامێرا کە ئەمانە تا چەند ڕێگریەکە لە کارەکەت ئەزانی کاکەژار حەز ناکەم باسی ئەو کارانە بکەم کە زۆر کردومە خۆی خۆشترە زۆر بکەیت و کەمی بڵێ کەم بکەیت و زۆری بڵێ ینی من ئەمێ ئاماژە بۆ بینەران من بە تەنها هەنێک کات کە خێزانم لەگەڵایە هاوکاری مەکە ئەو توانم بڵێم تا ئێستا پاپشتی کارەکانمان لە دەرەوە پێکەوە ئیشەکەین ئەو هەچەنە تا ئێستا کامێرەمانێکی ڕسمیش نیە بەڵام هەنێک کات هاوکاری کردوم لە کۆنگرەکانە لە ڕێگەی ئەو علاقات شخصیەوە چونکە ئەو کارتی آیپس شتای بەدەست نێناوە بەڵام لە ڕێگەی علاقات شخصیەکەەوە توانویانە هاوکاری بکەن بێتە ناو کۆنگرەکەەوە مافی پرسیاریان نەیەوێت بەس کامێرەکە بگرێت هاوکاری من بێ هەموو دەستگایەکی وەرشی کە پامنێریان هەیە بۆ نمونە بیان سپۆرت سکای سپۆرت کەناڵەکانی کە ستافێکن 4-5 کەسن من بەتەنها کە توانیمە ینی ئەتوانم بڵێم خۆ شایەتیەوەی هەنێک کات من زۆرترین گرەی کە لە من کراوە لە بەشی وەرزش ئەو بەڵێن راپۆرت زۆر نێرێ بەردەوام هەوڵماوە 5-6 راپۆرت بنێرم ینی بۆی
بینەران زۆرترین راپۆرتی من ببینن ئەو زانیاریانە ببین لە دەرەوە کە خۆشم بەتەنام کامێرامانم لەگەڵانە بۆ هەوڵماوە زۆرترین ئیش بکەم گرفت پێشەوە کاکەژار تۆ هیچ وەکو ئەوە نییە کامێرامانێکی لەگەڵا بێ چکە لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە من کامێرەکە لەسەر ستاندێدا ئەنێم ڕوویەکەمە خۆم کاتێک پرسیارەکەم دواتر ئەبێ هەڵسمەوە دوای پرسیارەکە ڕووی بکەمە کامێرەکە ڕوو بکەمە ڕاهێنەرەکە کە وەڵامی من ئەیاتەوە هەردووکی سوورەکە دوای ئەو سوورانە بخیتەوە یوتیوب و تەرجمەی بکەیت لە دوای تەرجمەکە راپۆرتەکە بخوێنیتەوە ئەبێ ئەمانە هەمووی ئیشی یەکێکە ینی کە ئیشی ستافێکی گەورەیە کە من بەتەنها ئەیکەم بەڵام ئارەزوو حەزی من بۆ ئیشەکە وای کردووە کە ئیشەکەی خۆم خۆش بێت چکە من لە مناڵیەوە تا ئێستا عاشقی وەرزش و میدیای وەرزشی بووم هەر بۆ بوونەوە کە زۆر عاشقی ئەو ئیشەم بە دڵنیایەوە لە دوای ئەو عاشق بوونەوەی خۆمەوە کە بۆ ئیشەکە هەمە پاڵپشتێکی گەورەم هەیە ئەو پاڵپشتەش بەشی وەرزشی کورسات نیوز و ئیدارەی وەرزشی کورسات نیوزە کە بەردەوام پاڵپشتی سەرەکی من بووم بۆ ئەوەی کە بتوانم ئەو هیلاکی کە هەمە بە پاڵپشتی ئەمان وای کردووە کە من ئەو هیلاکیم نێمێنێت لە یاری و ڕووماڵەکاندا. بڵێ زۆر سپاس بۆ داڕەوە حاجی حەمید کە ڕاستەوخۆ لە ناو ستۆدیۆ کورسات نیوز و لە سلێمانی لەگەڵماندا بووی بەس پێشەوەی خواحافیزبوونی بکەین پێشەوەی بەجێت بەڵام حەزەکەم داوتەی خۆت بڵێیت و دوای وای تر کۆتایی بە لە گفتوگۆکانمانێت. وەڵا ئەوەی کە ئەمێنێتەوە کاکەژار پێیسەکە کە باسی کەم من زۆر سپاسی بەڕێوەبەری وەرزشی کورسات نیوز کاک بەختیار و بەڕێوەبەری دەستگای میدیایی هەموو کورسات کاک ئامانج کەمال کە ئەو پاڵپشتی سەرەکی منە بۆ کارەکان و لە سەروی هەمووشانەوە زۆر سپاسی بەڕێز دادا شاناس خاتو شانازی برایم محەممەد بکەم کە بەردەوام پاڵپشت بووە بەردەوام هاوکارم بووە پاڵپشتی بەڕێوەبەری دەستگای میدیایی کورسات بەڕێز کاک ئامانج کەمال و بەڕێوەبەری وەرزش و ستافی وەرزش و بەڕێز خاتو شانازی برایم محەممەد وای کردووە کە من هیچ کات هەست بە هیلاکی نەکەم لە ناو یاریگاکان لە دەرەوە یاریگاکان بەتەنها بم پاڵپشتی ئەمان وای کردووە و پێزانینی بینەرەکانیشم وای کردووە کە بەردەوام لەسەر ئیشەکەم لێرەشەوە زۆر سپاسی ئەو بینەرانی کورسات دەکەم چاوی یەکە بەیەکەی بینەران ماچەکەم داوای لە بگنیش لە تەواوی بینەرانەکەم کە لە سۆشیال میدیا کە هەنێک کات بە پێویست نەمتوانیوە وەڵامی پرسیارەکانیان بڵێ ئێمەش هیوای لاش ساقی بۆ خوازین و هیوای بەردەوامبوون بۆ خوازین زۆر سپاس بۆ